بەنای خۆی گەورە ئەم کاتتان باش سەرەتا ئەمەوێ بە بۆنەی ساڵی نوێی خوێندنەوە گەرمترین پیرۆزبایی خۆمان و بەشی زمانی کوردی ئاڕاستەی سەرجەم مامۆستایان و خوێندکاران و فەرمانبەرانی زانکۆمان زانکۆی چەرموو بکەین. بەڕێزان خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی بە خۆشحاڵیەوە ئەمانەوێ لە ئەم کورتە ڤیدۆیەدا سەرنجی بەڕێستان بۆ چەند خاڵێک ڕابکێشین و بانگهێشتی جەنابتان بکەین بۆ ئەوەی کە یەکێک بن لەو خوێندکارانەی کە ئەبن بە خوێندکار لە بەشی زمانی کوردی. بەڕێزان خۆتان نەزانن زانکۆی چەرموو یەکێکە لەو زانکۆیانەی کە لە ماوەی لە ساڵی 2014 کە دامەزراوە جێپێگەیەکی تایبەتی هەیە و خزمەتێکی باشی بە سنووری چەمچەماڵ و هەموو هەرێمی کوردستان کردووە. بە تایبەت لە سەردەمی کاکتۆر هەڵەتەوە کە زانکۆی چەرموو و بە تایبەتی تریش کۆلێژی پەروەردە یەکێکە لەو کۆلێژانی کە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقیەوە دانی پێدانراوە. بۆیە ئەمە دەستکەوتێکی گەورەیە هەم بۆ مامۆستایان هەم بۆ سەرۆکایەتی زانکۆ و هەم بۆ خوێندکاران. و لێرەوە لەم گۆشە نیگایەوە ئەمەوێ سەرنجی ئێوە ڕابکێشم بۆ ئەوەی کە ئێوە ببن بە خوێندکار لە بەشێک کە داهاتوویەکی پرشنگدار چاوەڕێتی وەرن ببن بە خوێندکار لە بەشێک کە ئەبنە کادرێکی بەتوانە لە داهاتووە بۆ ئەوەی خزمەتی زمان و کەلتور و ئەدەب و ڕۆشنبیری نەتەوەکەتانی پێ بکەن. و لێرەوە داواتان لێ ئەەکەم کە ئێوە ببن بە خوێندکار لە بەشێکە کە خاوەنی ستافێکی ئەکادیمی زۆر باشە، خاوەنی ستافێکە لە پرۆفیسۆری یاریدەدەر مامۆستا کە هەموو ئەمانە تایبەتمەندی بەشی کوردیە و بەشی کوردی لە زانکۆی چەرموو یەکێکە لەو بەشانەی کە جگە لە خوێندنی بەکالۆرس خوێندنی باڵا ماستەر و دکتۆرای تێدا کراوەوە لە داهاتوویەکی نزیکدا پشت بەخوا بە سەرۆکایەتی زانکۆی چەرموو خوێندنی دکتۆراشی تێدا ئەکرێتەوە. بۆیە بەشی کوردی لە زانکۆی چەرموو یەکێکە لەو بەشانی بە خوازیاری تۆی خوێندکاری پۆلی 12 ئامادەی بێ بە یەکێک بێ لەو بەشە گرنگانی کە بۆ ئەوەی داهاتوویەکی پرشنگدار بێت داهاتوویەکی ڕۆشن بێت یەکێک بێت لە هەڵبژاردەکانت. بۆیە من پێشنیاز بۆ جەنابتانەکەم کەوا بەشی کوردی لە ڕیزبەندی یەکەمی هەڵبژاردەکانی خۆتا بێ بۆ ئەوەی لە داهاتووە ببی بە کادرێکی سەرکەوتوو ببی بە کادرێک کە خزمەتی نەتەوەکەت نیشتیمانەکەت مێژۆکەت زمان و ئەدەبەکەت بکەیت. سوپاس بۆ هەڵبژاردننی بەشی کوردی، سوپاس بۆ هەڵبژاردننی زانکۆی چەرموو، سوپاس بۆ بەدەمەوە هاتنمان.